خوێندکاری زانکۆیە نە تۆڕە کۆمەڵایەتیەکان و نە پێشکەوتنەکانی تەکنەلۆژیای سەردەم کاری لەم خوێنەری کتێب نەکردووە. ئەگەرچی خوێنەری کتێب لە باشووری کوردستان بەرەو پاشەکشێ ڕۆشتووە، بەڵام ئەم خوێندکارە دەڵێت خوێندنەوەی کتێب فکر و بیری بەرفراوان کردووە، بۆیە کتێبی خۆش دەوێت. نزیکەی 4 ساڵ زیاترەکەم خەرکی کتێب خوێندنەوە و بە کۆی گشتی لەوانەیە بگاتە 200 کتێب کە خوێندومە. تۆڕە کۆمەڵایەتیەکان بەگشتی کاتێکی زۆر ئەبات لە ژیانی ئێمە، چونکە ئەگەر ئەو کاتێکە بۆ ئەو تەرخانیەکەین ئەکرێ ئێمە بۆ کتێب خوێندنەوە و بۆ شتێکی بەسووتر بەکاری بێنین. وەکو خۆم تەئسیری زۆر لەسەر کردوم، لەسەر هەڵسوکەوتم، لەسەر شێوازی بیرکردنەوەم، لەسەر بەرنامەی ژیانم، بە هەموو لایەنەکانی ژیانم کاریگەری هەبووە لەسەرم. مامۆستایەکی زانکۆش دەڵێت بەشێک لە گەنجان و خوێندکاران هێندەی گرنگی بە جوانکاری ڕوخساریان و بابەتەکانی خۆڕازاندنەوە دەدەن، نیو هێندە کتێب ناخوێننەوە. لە ناوەندە زانکۆیەکانە ئەوەندەی خوێندکار مەشغوڵی مکیاج و جلوبەرگ و مۆدێلات و تەجمیلات و ئەکسواراتە، ئەوەندە مەشغوڵی خوێندنەوە و فراوانکردنی بیر و خۆپەروەردەکردنی نییە بە عیلم و بە زانست، تەنانەت لەو مەجاڵی خۆشە کە تایە پسپۆڕی وەرەگرێت. ئەکرێت وەکو ناوەندە پەروەردەیەکان لە ڕەوزەوە بۆ نمونە لە خوێندنگا سەرەتایەکانەوە ئەکرێ خوێندکار وا لێ بکات کە هەست بە ینی ڕۆحێتی خوێندنەوەی لا دروست بێت. هۆکاری پاشەکشەکردنمان لە خوێندنەوەی تاکی کورد بە قەناعەتی خۆم سۆشیال میدیا یەک هۆکارێکی سەرەکیە بۆ پاشەکشەکردن لە خوێندنەوە. هەم ڕاگەیاندن، هەم دەسەڵات، هەم زانکۆکان، هەم تاکی خۆشمان، تاکی کۆمەلگا خۆشی ئەبێت تاکی کورد بە کتێب ئاشت بکەینەوە. تاکی کورد لە کتێب پاشەکشەی کردووە، لە خوێندنەوە پاشەکشەی کردووە، لە خوێندنەوە تۆراوە. چەند ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان بە دۆخی شەڕ و قەیرانی دارایی تێپەڕی. لەگەڵ ئەم هۆکارگەلانە بە لێشا و ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان هاتنە ژیانی خەڵکی کوردستان کە بەڕای شارەزایان ئەمانە بوونە هۆی تۆرانی خوێنەر لە کتێب. ئاوەر عەلیگەلی کوردستان، سلێمانی.